قەرزاری گاڵتە نییە برایانی خۆم. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی هەر کەسێ ماڵی موسڵمانێک بەرێت ویستی نەبێ بیداتەوە خوای گەورە زایەی ئەکات سەری لێ ئەشێوێنێ. خۆشەویستانی خۆم، لە صحیحی بوخاریە هاتووە پێغەمبەر عليه الصلاة والسلام ئەفەرمێ من كانت له مظلمة لأخيه من عرضه أو شيء فليتحلله منه اليوم قبل أن لا يكون دينار ولا درهم إن كان له عمل صالح أخذ منه بقدر مظلمته وإن لم تكن له حسنات أخذ من سيئات صاحبه فحمل عليه. خوايا بمان بارزي لقرزاري ولتاوان يا رب العالمين. ئەفەرمێ هەر کەسێ لە ئێوە تاوانێکی کردووە زوڵمی لە موسڵمانێکی برای کردووە با بڕوا لەگەڵی حەلی بکات، گردن خۆی پێ ئازا بکات یاخود دەفعی بکات پێش ئەوەی ڕۆژێک بێ کە نە پارە و نە دینار و نە درهەم هەیە هاتوو ئەم پیاوە لێ قەوما و چووە قیامەت. ئەگەر چاکەکار بێت چاکەکانی ئەدەنە کابرای ساحێب قەرز و ئەگەر نەشی بێ خراپەکانی ئەوە خەنە سەر چاکەکانی ئەم پیاوە. برایانی بەڕێزم زۆر ترسناکە. ئیبن حەجەر لە شەرحی ئەم فەرموودا ئەفەرمێ مەبەستی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو شەیئن ئەی شەیئا من الأشیاء فيدخل فيه المال. ماڵ و پارە و دارایشی تی ئەکەوێ ئەگەر تەنانەت زلەیەک و تفێک و غەیبەتێک و پارەشی خورابێ. بۆیە خۆشەویستانی خۆم زۆر گرنگە. پێغەمبەر عليه الصلاة والسلام لە فەرمودەیەکی صحیحە ئەفەرمێ نفس المؤمنين معلقة ما كان عليه دين للروايات كتير حتى يقضى عنه. اگر مسلمانك قرزار بين نفسي هل اواسن بقردنيا لنا وقبرك هتا وكو قرزارك اداتو ديت خوا برایانی خۆم چەند لە ئێمە قەرزارین قەرزەکانمانە نووسین هەر بینوسە برام بینوسە خۆتۆ خۆت پیاوێ باشی ڕەنگە ژنەکەت نەیداتەوە دوای خۆت ڕەنگە کوڕەکەت بڵێ بوختان بۆ باوکمەکەی باوکم قەت قەرزی نەکردووە چکەم خانوویەکی جوان و سیارەیەکی بۆ جێ ئێڵی دوای خۆی هاشای لێکاڵێ با بەیۆتانێ ماڵمان بخۆن ئێمە برامان هەتیوە مناڵمان هەتیوە غەدرمان لێ ئەکەن پیاوێکی بەڕێز دوکاندارە من خۆم شتی لە ئاکڕم وتی تو ئەو خوایە مامۆستا باسی کە ڕەدێ تریش باسم کرد وتی وەڵڵاهی زەلام هەیە لەم چەمچەماڵە ڕۆیە بۆ حەج 3-4 ملیۆنی منی لایە و ناشم داتەوە ئەوە چی حەجێکە قوربەبان سەر حاجی وەکو پیرەمێرد ئەڵێ جاران لە شارێکا یەک حاجی هەبوو ئێستاکە هەموو ماڵەگەر حاجیە لە 1000 نانا یەکێکیش نانساجیە بۆیە مەبەستی ئەو شاعیرە مەبەست ئەوە نییە ئێستا حاجی زۆر بۆی مە بڵێن گشتی خراپە بەڵام تۆ ئەڕۆی بۆ حەج لەسەر ماڵی خەڵک وەڵڵا ئەو پارەیە بدەرەوە حەج مەکە ئەو پارەیە بدەرەوە عەمرە مەکە ئەو پارەیە بدەرەوە نانی خەڵک مەدە و دەعوەت و خێر و سەدەقات و بابە قوربانی مەکە خۆ ڕەنگە لای من ناوەکەت نەزانم بەخوا لای خەڵکی تر لە 100 شوێن باسی ئەو پیاوەی کردووە خۆ هەر نازانم پیاوەکە کێیە وتی حەجی کردووە بە پارەی من مامۆستا زیاتر لە 7-8 ساڵە 3-4 ملیۆنم لایەتی نەک نامداتەوە هەر من دەسم لێ شۆریە دامەتە دەست خوا ئەمە حەج ئاوا ئەکرێ براکانم خەم سەردی ئاوا ئەبێ داوا ئەکەم لە خوای پەروەردگار عاقیبەتمان خێر بکات لە تاوانی قەرزاری بمان پارێزێ و هەر کەسێکیشمان قەرزارین بۆ خاتری ناوە جوانەکانی خوای پەروەردگار خوای گەورە بۆمان ئاسان بکات ئینشاء الله. الحمد لله الصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستانی خۆم دووسێ هۆکار هەیە ئینسانی مسلمان بتوانێ خۆی بپارێزێت. یەکەم شت القناعة والرضا بما قسم الله من الرزق والتكيف. ئینسانی مسلمان ئەبێ شتێ بکا براکانم لە ئەمڕۆ بۆ من و بۆ ئێوەی خۆشەویست و بۆ هەر مسلمانێک گوێمان لێ ئەگرێ بۆ هەر خوشکێکی ئازیز مێردەکەی هەڵ نەنا بۆ ئەوەی ماڵی کاول کات داوای زیاتری لێ بکا کە ناتوانێ هەیبێ و خۆ گونجاندن لەگەڵ ظروف و زەمانەکەیە براکانم. پیغمبر صلى الله عليه وسلم لبابي قناعته أفرمي من أصبح منكم آمنا في سربه معافا في جسده عنده قوت يومه يعني ناني يكروج كورا برا كانم إما قال زورمان هي آوا خومان تشبوز بخلق أكين مال خومان كاول أكين لشارو لولات را أكين خلشي أكين توشي كيشي خومان ولكاتك لأصلا بيه كيشي والله هر مسلمانك بقضاء وقدر لعائليك بدا اگر صلحكي 100 دفتر دولاريش بيه منو تو خلشي دولة من باركي بو ادانكين وجياني بو نقرنينو همومان تاون بار ابين بلام اگر هاتو كابرا لهيچ فيش خورائي لكاتك مالي خوش وزعي باش ارواح خوي اخات جير 1000 تهلكة 1000 فرتوفيل وبزم رزم لبيناو يا مسلمانان امش كس نلي دس منيتيانية لا اسلاما ما بسم لفرمودكو يكتو زي درچم
پێغەمبەر صلی الله عليه وسلم لەم شەریعەتەی ئێمە لا ضرر ولا ضرار. من سیارەیەکم هەیە بای 100 وەرەقەیە، پیاوێک دێڵێ مامۆستا عادیل بە 150 وەرەقە بم دەرێ بۆتە خەمە چاڵەکەوە، قەسەم بەخوا ئەو پارەیە حرامە. و عەقلی تۆ کەسێک کە چەکدارە کە پۆلیسە ساڵێک 7 ملیۆنە مەعاشەکەی، خێرە ئەم پیاوە لە مودەی 2 مانگا 7 ملیۆن دینار زەرەر بکە و دوایش بتوانێ ئەدای بکە؟ ئەمە تۆ هۆکاری ئەوەی کە ئەو پیاوە ئەهوا زەلیلکەی. ئەمە زوڵمە برایانی خۆم. وا هەست نەکەی ئەو کەسەی ئەکەوێتە ژێر قەرزەوە لە دنیا لە ناو خەڵکا زەلیل بووە، بەڵام تۆ زاڵمی، تۆ هۆکاریت ئەو پیاوە بکەوێت. ئەوە مەکەن برایانی خۆم. جارێ هەر یەکەم شت لەو مەعارەزانی کە ئەڵێ بۆتە خەمە چاڵەکەەوە ئەو معاملەی حرامە، هەر کەسێکش ئەتوانێ بڵێ حەڵاڵە با تەلەفۆن بۆ من بکات. تۆش لە قەدری ئیمکان زیاتر بە ساحێبی سیارە کڕەکە کە وەها توانای نییە و ئەزانێ واریداتی نییە. معاملە حسن و ڕزایە، حەزێکی خانووی بە دەفتەرێ بکڕە بیرە 200 دەفتەر دۆلار. ئەگە کابرا خۆی عەقلی نەبوو بەوە نەکڕی پیرۆزی بێ. بەڵام ئەو ئەڵێ بالام بێ و سیارەکە بای 2 دەفتەرە و بە 4 دەفتەر ئەیدەیتی ئەخەمە زوڵمە. لا ضرر ولا ضرار. ئیسلام زەرەر لە خەڵک نادا.